و بیسەرانی ڕێکخراوی داکۆک ئەمڕۆ لە شاری مانچستەر لە بەردەم کونسڵخانەی شاری مانچستەر ڕێکخراوەکەمان هەستاوە بە ئەنجامدانی سالاکیەک لە ساڵیادی 128مین ساڵیادی ڕۆژنامەگەری کوردیدا کە لەم ڕۆژەدا قەڵەمە ئازادەکان دەنگە بوێرەکان لەژێر ئەشکەنجە و زیندانی کردندانا بۆ ئەم مەبەستە جەسینە لای ئەندامانی ڕێکخراوی داکۆک بۆ لێدوان وەرگرتن. لە ساڵیادی 128مین ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی لە بەردەم سەفارەتی سەفارەتی عێراق لە شاری مانچستەر کۆبوونەوە و بۆ دژایەتیکردنی ئەو زوڵم و سیستەمەی کە یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستان دەرحەق بە ڕۆژنامەوانی و ڕۆژنامەگەری و ڕای ئازاد دەیکەن و چیتر جێ قوبڵوم نییە کە یەکێتی و پارتی بە ئارەزووی خۆیان هەر شتێکیان بوێ بتوان بیکەن و ببنە هۆکاریەوەی کە دەنگی ئازاد هەمیشە کب بکەن و ئەوەی لە نزیکی خۆیان و کوڕنووشیان بۆ ببەن بەرزیان بکەنەوە هیوادارین ئەم زوڵمە زیاتر نەڕوات. ئەمڕۆ ئێمە لێرە کۆبووینەوە لە شاری مانچستەر بە مەبەستی یادکردنەوەی ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی و نەبوونی ئازادی ڕۆژنامەگەری لە کوردستان و لە عێراقدا. بەڕاستی وەک لای هەمان ئاشکرا کۆمەڵی ڕۆژنامەنووس لە کوردستان شەهید کران کۆمەڵی ڕۆژنامەنووس ببێتەوان لە زیندان تەنانەت هاوڵاتیان مافیان نییە کۆمنتێک لە سوشیال میدیا بنووسن بە ئازادی هەمان کاتدا کۆمەڵێک ڕۆژنامەنووس و میدیاکاری قەڵەمفرۆش و پۆفرۆشمانەیە کە خەریکی درۆ چاواشەکارین تەنها کارەکەن بۆ تێکدانی شیرازەی کۆمەلگا و بوختان و خەریکی بوختان و چاواشەکاری لە هەمان کاتدا دەسەڵاتداران تەنانەت دایانەوێ ئێمە لێرە شازاد بین هەڕەشە لە ئەندامانەکەن لێرە سەفارەت ڕێکۆردی چالاکیەکانمانەکەن بەڵام دڵنیامە ئێمە بۆ شتانە ناترسین بەردەوامی لە کار و چالاکیەکان. لە بەرواری 22 ئەپریلی 2026 کۆبوونەوە گەندمانی ڕێکخراوی داگۆی کۆبوونەوە دژایەتی یەکێتی و پارتیدا ڕۆژی ڕۆژنامەنووسانی کوشتنی ڕۆژنامەنووسان و دژایەتیان دەگەن و پشتگیری ڕۆژنامەنووسان دەگەن و دژایەتی یەکێتی و پارتی دەگەن و دەستان خۆش بێ. سا ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی لە مانچستەر هەستم بە خۆپیشاندان دژی دەسەڵاتی پارتی و یەکێتی دژی دەستگیرکردنی ڕۆژنامەوانان و هەڕەشە لێکردنیان و کوشتنیان بە زۆر لە کوردستان و ئیدانەی ئەو کردارە دەکەم کە پارتیەکەتی دژی ڕۆژنامەوانان و نووسەرانی کورد لە کوردستان ئەنجامی دەدەن. لەندام و چالاکوانی ڕێکخراوی داگۆ ساڵیادی ساڵی 128 ساڵی ڕۆژنامەی کوردی لێرەوە دەمێ بە حکوومەتی گەندەڵەکەی هەرێمی کوردستان بڵێم کە پێویستە بە خۆداچوونەوەیەکی تەواو بە خۆتان بکەن و چیتر ڕۆژنامەنووسان نەکردن و چیتر ڕۆژنامەنووسان زیندانی نەکەن کە کۆمەڵێک ڕۆژنامەنووس بەبێ تاوان و بەبێ هۆکار شەهید کران و ئێساش شێروانی ماوەکەی درێژکراوەتەوە و هەروەها مانی کردووە لە خواردن داوا دەکەم بە زووترین کات پێداچوونەوە بە خۆتان بکەن و هەروەها لێرەوە ڕای دەگەێنم کە ئێمە دەنگی ناڕەزایەتەکان دەگەین لە هەموو دنیا بۆی بزانن کە ئازادی ڕادەربرین بە بەلاشی بە هێواشی ناتوانن دەنگی ئێمە بکەن. زۆر ئەمڕۆ لە ساڵیادی دامەزرانی ڕۆژنامەگەری کوردی ئەم بەیانیە گوێم لە مەسرور بەرزانی و مەسرور بەرزانی باوکی بووە کە ئەڵێ ئێمە پشتگیری ئازادی ڕادەربڕی نەکەن خۆت و باوکت درۆتان کرد وەکو باپیرەتان هەر ئێوەن سەر ڕۆژنامەنووس سەرکوتەکەن و دەنگی ئازاد سەرکوتەکەن بۆیە ئێمەش لێرەوە هەر کەس و ڕۆژنامەنووسێکە لێرە دەستان خۆش. یادی 128مین ساڵ ڕۆژی ڕۆژنامەگەری کوردیدا لە بەردەم کورسوخانەی عێراق لە شاری مانچستەر کۆبووینەوە بەمبەستی یادکردنەوە یەکەمین ڕۆژنامەی کوردی و هەروەها لێرەوە دەمەوێت سەری ڕێز و نەوازش بۆ هەموو ئەو ڕۆژنامەنووس چالاکوانانە دانوێنم کە لەم ڕێگەیەدا لە ڕێگەی وتنی حەقدا لە ڕێگەی دژایەتیکردنی دەسەڵاتی ستەمکاردا گیانی خۆیان بەخت کردووە لێرەوە دەمەوێت سەرخۆشی لە کەسوکاریان و هەموو چالاکوانان و ئازادی خوازانی کورد بکەم لە هەموو دنیا دەمەوێت لێرەوە ئیدانەی دەسەڵاتی خۆسەپێن یەکێتی پارتی بکەم کە بە هەموو شێوەیە کاری ڕۆژنامەوانی سانسۆر کردووە بە هەموو شێوەیەک سەرکوتی ئازادی ڕۆژنامە گەری کردووە و دەمەوێت سڵاو و ڕێزیشم گێنم بۆوانی کە وەکو هاوشێوەی من و هاوشێوەی هەموو چالاکوانیان دیکە بەردەوام من لە وتنی ڕاستی و حەق. وەکو چالاکوانێک ئەوڕۆ لە بەردەم قوسڵخانەی عێراق لە شاری مانچستەر کۆبووینەوە دەمانەوێت ڕەخنە لە دەسەڵاتی کوردی بگرین لە هەرێمی کوردستاندا ئازادی تەنها دروشمێکە لە ڕاستیدا بوونی نییە لە هەولێر و سلێمانی دەنگی گەل
دەخینکێنرێت و دەنگی گەل دەخینکێنرێت و مافیاکان پێشەڵ دەکرێن دەسەڵات بە ناوی ئاسایش بێدەنگی دەسەپێنێت و ڕەخنە دەکوژێت بێ ئازادی ئەم سیستەما تەنها سیستەم و تاریکی دروست دەکات 28 ساڵیادی دامەزراندنی ڕۆژنامەی کوردی هەستین بە یادکردنەوەی ئەو یادە پیرۆزە و هەروەها هەستین بە ئیدانەکردنی ئەو زوڵم و ستەمەی دژی ڕۆژنامە نووسان دەکرێت لە کوردستان لەلایەن دوو حزبی دەسەڵات کە بوونە تەجەلات بەسەر ڕۆژنامە نووسانەوە و ڕۆژانە دەبینین کە غەدرێکی گەورە بەرامبەریان دەکرێت و هەر لێرە شەوەڕای دەگەێنین کە ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک لە خەباتی مەدەنی خۆمان بەردەوام دەبینین گیریکردنی ڕۆژنامە نووسانی کوردستان و هاوڵاتیانی مافڵان ئەمڕۆ لە یادی ڕۆژنامەنووسی لە یادی ڕۆژنامەنووسی کوردستانە دژی ئەو نەعەدالەتیانە وەسینەوە کە بەرامبەر ڕۆژنامەنووسان نەکرێت ڕۆژنامەنووسان پیشەیەکی ئازاد و سەربەخۆ بێلایەنن ئەو نەعەدالەتیە و کوشتن و فڕاندن و کێشە و مشکلانێکە بۆ ڕۆژنامەنووسی دروستە بێ لە تەواوی دنیا ئەو کێشانە دروست نابێ لە حکومێکی لە حکومەتێکی ناڕاستەوخۆی بنەماڵی پارتیوێکیەتی کێشە و مشکلەی زۆر گەورە و ناڕاستۆخەیە وەسەر ڕۆژنامەنووسی دژی ئەو هێرشانە وەسینەوە لەسەر ڕۆژنامەنووسی بەردەوامە بێت و کارێکی نابەجێ و نادروستە یەکەمین ڕۆژنامەی کوردیە کە 128 ساڵ تێپەڕی بەسەریدا ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک هەموو ساڵێکی ئەو ڕۆژە دەکەینەوە بەڵام زۆر بەداخەوە کە لە هەرێمی کوردستان دوو بنەماڵەیە بنای پارتی و بارزانانی و بنەماڵەی تاڵەبانی کە هیچ ڕێز و شکۆیەکیان بۆ ڕۆژنامە نووسان نێژێتەوە بەڵکو بە هەموو جۆرێک ئازار و ئەشکەنجیان دەدەن نمونەمان هەیە وەکو شیروانی هەواڵەکانی کە ئێستا لە کوچی زینداندا تەنها لەبەرەوەی قسەی ڕاست و حەقیان گوتووە لەکو ئەندامی ڕێکخراوی داخۆگاتینە پشتگیری ڕۆژنامە نووسانی هەرێمی کوردستان بکەین لەلایەنی یەکێتی و پارتیەوە زۆر زوڵم و کوشتار و ڕفاندن و ئەو شتانیان لێکرێت ئێمە لێرە هاتوینە لە مانچستەر لە بەردەم قوسڵخانەی عێراق هاتوینە پشتگیری ڕۆژنامە نووسان بکەین لە دەستی ئەو زاڵمانەی یەکێتی و پارتی و زاڵمانە بەرامبەر ڕۆژنامە نووسانایکەن لە هەرێمی کوردستان زۆر سپاس کۆمەڵی داکۆگە ساین ئەم ڕۆگانی بە خۆپشاندان دژی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێتی پارتی ئەم مافیاگەرێتیە بۆ گرتن و کوشتنی ڕۆژنامە نووسان و کوشتنی کاوە گەرمیانی و گرتنی ڕۆژنامە نووسان زۆر سپاس